دوای ڕووداوەکانی 11 سێپتەمبەر لە هەرێمی کوردستاندا ڕەوتێکی تونڕە و دروست بوون کە بەشێکیان جیابەوەی چەند هێزێکی دیکەی ناوچەکە بوون و بەشێکی دیکەشیان بە ڕەگەز عەرەب بوون و هاتبوونە سنووری هەڵەبجە و لە ناوچەکانی هەورامان جێگیر بوون. هەر ئەو کات یەکێتی نیشتیمانی کوردستان دەیویست ناوچەکە نەبێتە شەڕگە و نیاز و مەرامی ئەو گروپە بزانێت کە خۆیان ناونابوو ئەنسارولیسلام. گروپەکە دوای دەرخستنی نیازی خۆیان کە نامۆ بوو بە ناوچەکە چەندین تاوانی گەورەیان ئەنجامدا. لە 23 نۆی 2001دا لە پەلامارێکی غافڵگیرانە و نابەرامبەردا تاوانێکی گەورەی مرۆڤایەتیان لە گوندی خێڵی حەمە ئەنجامدا و 42 پێشمەرگەیان شەهید کرد. لە ساڵیادی شەهیدانی خێڵی حەمەشدا لە گوندەکە ژمارەیەک چالاکی بەڕێوە چوون. بەناوی هەردوو کۆمیتەی ڕێخستنی هەڵەبجەی شەهید و کۆمیتەی ڕێخستنی خوڕماڵەوە بەخێراتنتانەکەین بۆ مەراسیمی 19یەمین ساڵیادی کارەساتی خێڵی حەمە و شەهیدکردنی 43 پێشمەرگە یەکێتی نیشتیمانی کوردستان. ڕەنگ بێت لە مێژوودا سەنگەر و قەڵغانی یەکێتی گروپ و هێزی دیکەی زۆر گەورە لەم گروپە تاقییان کردبێتەوە، بەڵام یەکێتی لە دروشم و دامەزاندنیەوە جیا لەوانیدی بیری کردوەتەوە و خۆی بە خاوەنی ناوچەکە دەزانی، بۆیە نەرمی دەنوان نەگە لەگەڵ گروپی ئەنسار لەگەڵ ئەو هێزانەی دیکەش کە لە ناوچەکەدا بوون. ئەوانەی بەشێک لە فەرماندەکان لێرەن هێزی نێودەوڵەتی هات بەدەم ئەم ناوچەوە ئەگەر وەکو ڕەمزیش بێ بۆی بڵێن کە یەکێتی نیشتیمانی کوردستان شەڕی هێزی توندڕەوی ئەکا بەشێکە لە هاوپەیمانەتی نێودەوڵەتی و لە شەڕی داعشیشا بە هەمان شێوە هاوپەیمانێتی نێودەوڵەتی کاتێ دروست بوو یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزەکانی بەشێکی سەرەکی بوون لە قوربانیدان لە بەرگریکردن لە هەرێمی کوردستان و ناوچەکانی مادەی سەوژێ. ئەنجامدانی تاوانی گردە درۆزنە و پەلاماری شەوانەی بازگەکان و خێڵی حەمە وای لە یەکێتی کرد لە یەکەم ساڵیادی شەهیدانی خێڵی حەمەدا داستانی شنروێ تۆمار بکات و دواتر پرۆسەی ڕاوەدوونانی گروپەکە دەست پێ بکات و پاشان تەواوی ناوچەکە لە گروپەکە پاک بکاتەوە. شۆڕشی گەورەی شۆڕشی نوێ مەفرەزە سەرەتایەکانی شارەزور بووە. شارەزوری 76 حەو کەسەش لە شار چواریان خەڵکی دیەکانی شارەزورن. ئەمە مێژووی شارەزورە. شەهیدەکانی شارەزور لەناو بزنەوە ڕزگاری خوازانی گەلی کووردا ئەبێ هەموو کەس فەخری پێوەکە. ئەخیر بۆ لە شەهیدمان بەداخەوە 90 ساڵ لەمەوبەر لە 23 نۆی 2001دا خۆتان ئەزانن هێزێکی سیاسی کە سیاسی نەبووە، هێزێک کە خۆیان بە کورزانی و کورد نەبووە، هێزێک هەڵیان کوتایە سەر ئەو هێزی پێشبەرگانی ئێمە و توانین لە فرسەیەکی نامبەردانی خۆیان لە کارێ بکەن کە تا تاریخ ماوە پێوەی ئەتلێنەوە بە ڕسوایی. ئێستا خێڵی حەمە و هەورامان و ناوچەکانی ژێردەسەڵاتی ئەو گروپە و ئەوانی دیکە ژیانیان لە ئامێزگرتووە و نەک هەر لە کوردستان و عێراق لە وڵاتانی دیکەشەوە و لە سایەی دەسەڵاتی یەکێتی و ئارامی ناوچەکەدا ڕۆژانە هەزاران هاوڵاتی سەردانیان دەکەن. لێرەوە بە ناوی بنەماڵەی سەربەرزی شەهیدانەوە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕی زیاتر لە کەسوکاری شەهیدان بداتەوە و دەستی ئاوادانی بگەێنێتە ئەم ناوچەیە. جێی خۆیەتی سوپاسی بە ڕێزان کۆمیتەی ڕێخستنی هەڵەبجە و کۆمیتەی ڕێخستنی خوڕماڵ بکەین کە هاوکار بوون لە ڕێخستنی 19یەمین ساڵیادی شەهیدانی خێڵی حەمە. لە کۆتاییدا بە ناوی بنەماڵی کەسوکاری شەهیدانەوە دووپاتی دەکەینەوە کە لەسەر ڕێبازی پیرۆزی شەهیدان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام دەبین و درێژە پێدەری ڕێبازە پیرۆزەکەی دەبین. تاوانی خێڵی حەمە تەنها بوعدێکی جەنگی و ڕووداوێکی بچووک نەبوو، دەنگدانەوەی ناوەندە گیانی و سەربازیەکانیشی بەدوای خۆی داهێنا و هەر لەوێدەم لە یەکەم ڕۆژی ئازادکردنی هەوراماندا سەرۆک مام جەلال لە وتارێکی مێژووییدا و لە شاخی شنروێ ڕایگەیاند ئەوانەی دژایەتیمان دەکەن سەریان دەدەین لە تاشەبەردەکانی هەورامان. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، گوندی خێڵی حەمە.